لە هەولێر لە شەقامی 120 متری وا دیارە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە بۆی بزانین زیانەکان تا چەندن. پامنێرمان نەورەس عەبدوڵڵا لەگەڵمان دەبێت زانیاری زیاترمان پێدەدات. نەورەس پێمان بڵێ لەو ڕووداوە هاتوچۆیەدا هیچ کەسێک گیانی لەدەستداوە یاخود بریندار بۆ زیانەکان چەندن؟ بەڵێ ئەژین سلااوت دەبێت ئێرە سەر شەقامی 120 متریە کە بەرەو ڕێی گوێر دەچێت. دیارە ئەم ئۆتۆمبیلە کامیاری هاوکارم لەگەڵم بێ ئەم ئۆتۆمبیلە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە بێ تێک چووە لێرە وەستێنراوە کاری نەکەوت. ئۆتۆمبیلەکە هی کۆمپانیایەکە هەنی ئەوان شەرکاری پاکەرەوە ئەنجام بدەن و ئەم ئۆتۆمبیلەی دیکە ئەوەی کە ئێستا کەوتۆتە خوانی کەوتوتە خوارەوە هیچی لەسەری نەماوە ئەوەیان کاتێک دێت بە خێرایی نزیکە ئۆتۆمبیلە کەوێتەوە کە لێرە وەستاوە خۆی پێ ناگەڕێتەوە بە یەکجێ ڕێزاویەکانی ئۆتۆمبیلەکەوێ و دواتر خۆی یەکێشێت بە تەکسیەکدا ئەگەر هاوکارم تەکسەکەش وێنەی تەکسەکەش بگرێت کامیار لە دواوی خۆمانە کامیار ئەگەر وێنەی تەکسەکە بگوازیەوە کاتێک خۆی یەکێشێ بە تەکسەکەدا ئۆتۆمبیلەکە وەرەگەڕێت کە وەرەگەڕێ دیارە بەداخەوە قوربانی لێکەوێتەوە بەڵام بۆی بزانین چێن ئەو کەسانەی کە گیانیان لەدەستداوە دیارە ئاماژە بۆ کرێ کەسێک کەسی تێدا بووە هەر سێکیان بریندار بوون بەڵام یەکێکیان گیانی لەدەستداوە بۆیە من نەقیب بەختیارم لەگەڵدایە کاک نەقیب بەختیار سڵاوت لێبێ بزەبێت ئەم چەند دەبێ ئەم حادیسەیە ئەم ڕووداوە ڕوویداوە بەنسبەت ئەوڕۆ لە بەیانی ساعت 9 هاتسە ڕوویدایە ئەو هاتسە ڕوودای ئاگادارکردن لەلایەن ناو شاری خۆمان ئەمە شاتی پەیوەندیمان بۆ هاتسەی وەکردو تەختەکان و دەکەن. چەند کەس بریندار بوو چەند کەس گیانی لەدەستداوە لەبوو؟ طبعا ئەو سیارە بەڕێوەبەراتی خزمەت گوزاریە کۆمپانیای نرخلێکوان لە پێنجشەمەوە ڕایگرتیە لێکوانە ئاتڵ بۆ دیارە دەستکاریان نەکردە ئەوەش بە خێرایەتی هاتی لە ڕێڕەوی خۆی ڕۆیشتی ئەو کەرسی زبری ماڵانە 3 سەرنشین لەگەڵ ساقە 2 سەرنشین بووە طبعا کە دیتیەوە ڕاوەستار هەندە پێکرایە خۆی قوتار کردیەوە بۆ و ئاخری بۆ یەکەی کەتیە لە کاتی پێکەتنەکەیەوە تەوان پشتەوەی سوڕایە خۆی بە تەکسێکی دادای تەکسەکە تەمە لە ڕێی خۆی ڕۆیشتە لە ئەنجامی ئەو ئاتسەشدا ئەو سەرنشینەکە زامدار بووە سەرنشینێک بریندە ئەمری خوای کردیا یەکیان لەگە ساقی زامدار بووینەوە شۆفێرێک و دوو کرێکار بوون بەڵێ بەڵێ شوفێرێک و دوو کرێکار بوون کرێکارێکیان ئەمری خوای کردیا دووشیان بریندارن ئەوانی تر حاڵەتی درستیان ئەمەوە تەختەکەی دەکەین وا دەچینە نەخۆشخانەی ئەو وەخت دەچین ئەو کەسەی کە گیان لەدەستداوە کرێکارەکان یعنی بیانین کوردن نا خەڵکی خۆمانن خەڵکی خۆمانن خەڵکی و شارەی هەولێرن تەبان ینی کوردی خۆمانن بە پێی ناوەکەی تەکسیەکە ئەو حاڵەتی تەندروستی چۆن بوو؟ باشە زۆر باشە تازە لێکوانە بوو ساقی لێکوانە بوو باشەویش باش الحەمدوللا. زۆر سپاس کاک نەقیب بەختیار سپاس بۆ جەنابەت. بەڵێ ئەژین دیارە وەک باسم کرد لە سەرنشینەکەدا لەم ئۆتۆمبیلەی پاکەرەوە کە وەرگەڕاوە سێ کەس بوون تا شوفێرێک و دوو کرێکار بوون بەداخەوە کرێکارێک گیانی لەدەستداوە هەر لێرە وڵانی تر بریندار بوون بۆ نەخنە خۆشخانە دراون بۆی چارەسەری پێویستە بگرنەوە لە شۆفێری تەکسیەکەش ئەویش تەندروستی باشە هەر خۆی لێرە تەکسەکەیان هەڵگرتووە بۆی بیبەن بۆ چاکردنەوە بەڵام یانەوەی کە گرنگە لەم ڕووداوە بم بەیانیە زووە دیارە ئۆتۆمبیلە بۆ ماوەی 3 ڕۆژە بێ لێرە تێک چووە بەڵام چاک نەکتەوە لێرە بووە و ئەم تۆمبیلەکەی دیکە کە کاری کۆکردنەوەی زبل و خاشاکە کە دێت بە خێرایی ناتوانێت خۆی بگرێتەوە لە ئەنجامدا ئەم ڕووداوای لێکەوتێتەوە. نەورەس عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمان بوو.